يعني ئەوەی من کە ئێستا لە بەردەم مەڵبەندی چواری بزوتنەوەی ئیسلامیم لە شاری ڕانیا ئەوان تەواوی ئەندامان و بەرپرسانی مەڵبەند لەگەڵ تەرمی بەڕێز دکتۆر شوان قەڵازەین و دەیانەوێت لەوێەوە بە مەراسیمێک بێنەوە بۆ شاری قەڵازێ واش بڕیارە سبەینێ بە ئامادەبوونی بەرپرسە سیاسی و حکومیەکان لە شاری قەڵازێ. ئێستا دەچینە ئەو مزگەوتەی کە تەرمی بەڕێز دکتۆر شوان قەڵازی لێ لە ئێستادا نوێژی جەنازە لەسەر کۆچکردو دەکرێت بە ئامادەبوونی ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستان و ژمارەیەک لە ئەندامانی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی و ئەندام و دۆست و لایەنگرانی کۆمەڵی ئیسلامی و هەروەها ڕابەری کشتی بزوتنەوەی ئیسلامیش لەوێ ئامادەی هەیە. اللهم اغفر ذنوبه واستر عيوبه اللهم تغمده بواسع رحمتك وادخله فسيح جناتك اللهم اغيظ ما اراده بحياته الدنيا اجعله من ذرة الشهداء والصديقين والصالحين اللهم اغفر ذنوبنا واغفر ذنوبه واستر عيوبه وازد اموره اللهم بارك له في موته هذا واجعله خيرا من حياته الدنيا يا رب العالمين انا لله وانا اليه راجعون وانا بەڵام ڕێزانەوەی بینیتان مەراسیمی نوێژکردن بوو لەسەر جەنازەی بەڕێز دکتۆر شوان قەڵازی کە بەداخەوە دوای ئەوەی کە برینەکەی سەخت بوو لە ئەنجامی ئەو ڕووداوی هاتوچۆی کە لەسەر ڕێگەی هەولێر کەرکووک بەسەری داهات ئەمڕۆ گیانی سپارد و گەڕایەوە بۆ لای پەروەردگار. دەچینەوە لای